بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت قسە دەکەین لەسەر لاوازبوونی ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ قسەکردن لەسەر ئەمەش لە ستۆدیۆی هەولێری پایتەخت بەڕێز کاکسیروانگەردی بەڕێوەبەری ڕێکخراوی ئاسوودە بۆ ڕاپرسی لەگەڵمانە هەروەها لە ستۆدیۆی سلێمانی هەرێک لە بەڕێزان کاک سامان ساڵح بەڕێوەبەری ڕێکخراوی کوردمات و هەروەها بەڕێز کاک نزار محەممەد چالەکوانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵمانن سوپاسانەکەم بەخێر بێن هەروەها بەخێر هاتنی موانە بەڕێزەکەی شاری هەولێریشن بەکەم کاکسیروان حەز دەکەم لە بەڕێزیشیانەوە دەست پێ بکەم ئەوەی کە ئەم ڕۆژەکەی سەرنجە بریتە لە غیابێشی بەرچاوی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەناو ئەو هەموو ڕووداوانەی کە لەسەر گۆڕەپانی هەرێمی کوردستاندا ڕوودەدەن هۆی ئەم غائببوونە ئەم سستیەی کە بە جۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە دەبیندرێن کە بە ژمارەیان گەلێک زۆرە بەڕای بەڕێزت بۆچی دەگەڕێتەوە کاک سیروان؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان دەست خۆش کاک شۆڕش بێگومان ئەوە سڵاو ڕێزشم بۆ هەردوو هاوپیشەی بەڕێزشمێ لە شاری سلێمانیەوە بێگومان سیستی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەکرێ بڵێن سیستی بەڵام لە هەمان کاتیشە دەکرێ بڵێن واقعەکەی لە هەرێمی کوردستانە ڕاستە ئێستا زیاتر لە 2900 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی تۆمارە لە فەرمانگەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەمان کاتیژا ئێستا دەبینی لە هەرێمی کوردستان جمو جۆڵی ڕێکخراوەیی هەیە و هەڵ هەمان کاتژە لەسەر چاقبەستووی هەرێم و سیاسی و چاقبەستووی سیاسی و سەرجەم ئەو کایانێکە لە هەرێمی کوردستان پێویستە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەنجیان هەڵبێنن ڕێکخراوەکان ڕۆڵیان هەبووە بەڵام لە هەمان کاتدا بیری نەچی عەقڵی سیاسی و عەقڵی هەرێمی کوردستان مەبەستم عەقڵی تاکەکانە تاوەکو ئێستا نەگەیشت ئەوەی کە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەرز بنرخێنن هەمیشە گوێڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەگرین هەمیشە کارەکانیان دەستخۆشیان لێ دەکەن بەڵام ئامادەنین گوێ بگرن کە ئامادەنین گوێ بگرن تۆ هیچ ئامرازێکی تر دەستەوە نییە تۆ بێیت بە زۆر تیان بگەینێ کە ئەم ڕەوشە لە هەرێمی کوردستان بەو ئاراستەیە من نمونەیەکی بچووک دێنمە بەو ڕێگایە بچین ناو تەفاسیلی بەرنامەکانی خۆمان و پار ئێمە لە هەمان ئەم ڕۆژێک ئێستا تێداین سەردانی سەرجەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانمان کرد بۆ ئەوەی پەرلەمان پەک نەخرێ بۆ ئەوەی ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان کێشەی تێنەکەوێ بۆیە ئێمە هەوڵی خۆماندا وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەسەر ئاستی هەرێمی کوردستان زیاتر لە 140 ڕێکخراوی مەدەنی بووین سەردانی لایەنەکانمان کرد هەمویان دەستخۆشیان لێکردن لە ئاستی باڵای لایەنە سیاسەکان پێشوازی کراین بەڵام بەداخەوە تەنها دەستخۆشی بوو نەچۆ بواری پراکتیکیەوە جێ لە ئێمە بگرن ئایا ئەو پرۆژانە ئێمە چین و چمان دەوێت ئەوان هەمیشە وا لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان تەنانەت ئامادەنین جێ لە قیادەی خۆیان بگرن چجا جێ لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بگرن بۆیە بەڕاستی ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی باشەوە تا ئێستاش بەڵام دێمە دەنجیت بەڕێستانیش کە بەڵێ کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی تاوەکو بودجە هەبوو تاوەکو پارە لەو هەرێمە هەبوو دەنجیان هەبوو قسەیان دەکرد بوونە ساعێبی کۆمەڵێک شت ئەوانیش تێوەگڵان لە بابەتی گەندەڵی کە ئێستاش کەسیان لەسەر کراوەتەوە لە داواکاری گشتی بەڵام ئەوانەی کەماینەوە ئێمەین و کۆمەڵێک ڕێکخراوەکانی ترن لە شارەکانی تری کوردستان بەردەوامن لەسەر ئەوەی کە کاری ڕێکخراوەی بەخۆبەخشی تێگەیشتون و کاری ڕێکخراویش بەردەوام دەیکەن زۆر چاکە کاک نزار گوێت لە کاک سیروان بوو قسەی لەسەر ئەوە کرد کە لە فەرمانگەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی حکوومەتی هەرێمی کوردستان 2019 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی تۆمارە و بەڕێزیشی قسەی لەسەر ئەوە کرد کە تا ئێرە ئەوەی کە هەیە لەو ڕێکخراوانە تەنها دەستخۆشیە پرسیار لێرەدا ئەوەیە بۆچی 2019 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی تا ئێستا نامتوانی وە ببن بە هێزی فشار و تەجاوزی ئەوە بکەن کە هەموو بەهایەک بوو ئەوان تەنها دەستخۆشی کردن بێ لەلایەن هێزە سیاسەکانەوە یان لەلایەن خودی کۆمەڵگە خۆیەوە بۆچی نەبوونەتە هێزی فشار ئەوەی تێبینیەکە زیاتر لە 2200 ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەیە بەڵام ئەم ڕێکخراوانە زیاتر ڕێکخراوی دروستکراون زیاتر پاشکۆی ئەم دەسەڵاتەیە کە دروستی کردوون بۆیە لەگەڵ ڕوخاندنی حکوومەتی هەرێمی کوردستاندا لە ڕووی معنەویەوە ئەم ڕێکخراوانەش ڕوخان و ڕۆڵیان نەما بۆچی لەبەری پاشکۆ بوون لە کاتێکدا کە
لە هەر شوێنێکدا حکومەت لاواز بێت ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و کاتێ بەهێزە بن و پەنابن بۆ زۆر ڕێگای مەدەنی بۆ ئەوەی کەوا کلێنەکان پڕکەنەوە چکۆ لە کاتێکدا کە حکومەت بەهێزیش بێت حکومت پیاڕ ناگات وەزارەت یەکگرتوانێ بڵێن لە بواری تەندروستیا کارەکات بام ئەگەر لە شوێنەکە نەخۆشیە بڵاوێتەوە ڕێکخراوەکانی نەسەرخەت لە شوێنەکە قەیرانی دارایی وەکو لە کوردستاندا هەبێت وەزارەتی دارایی پیاڕ ناگات ڕێکخراوەکان دێنە سەرخەت یان ئێستا باید ڕێکخراوەکان لەسەرخەت بینە کەچی ڕێکخراوەکان خەوتون بۆچی لەبەرەوەی پێشتر ئەم ڕێکخراوانە ڕێکخراوی NGO نەبوون و ڕێکخراوی ڕاستەقینەی کۆمەڵگای مەدەنی نەبوون و ڕێکخراوی خەڵک نەبوون بۆیە لەگەڵ هەڵهاتنی خۆری قەیرانەکانە ئەمانە ژۆک و بەستەڵک توانەوە و لەسەر ساحەکە نەمان ئەگەر تۆ سێری ئەزمەکان بکەی ساڵی 1990 کە ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی وردە لە کوردستاندا دروست بوو ڕێکخراوەکانی کە لەسەر مەسەلەی ئاوەدانی کاریانە کرد زۆر چالاک بوون و حکومت نەبوو شتێک نەبوو بەناوی حکومەتەوە بۆیە خەڵکی لە دەرەوە کە ئاهاتن کاریان لەگەڵ ئەو ڕێکخراوانەیە کرد بەتایبەتی ئەو ڕێکخراوانی کە هەبوون ئاوەدانیانە کرد بۆ نمونە ئەوەی کە ئێستا لە پاڵاسا هەیە کۆمەڵە خەڵکی ئاواری تیابوو ڕێکخراوی هاتن لەگەڵ کوردستان کاریان کرد و ڕێکخراوی کوردست کە ڕێکخراوێکی گەوری ئاوەدانی بوو هات ئەو ئاوارانەی هین کرد و خانووی بۆ دروستکردن و نیشتەجێ کردن و ئەوەشی کردو بۆ ئۆتێلەکەی سەردەمی پێشووی یان ژیانی گەڕانەوە بۆ ئاوی گەڕانە بۆ ئاوەرەکەی خۆی بەڵام لە ئێستادا کە ئێستا حکومت لاوازە بێ ئەم دیمەنە ببینینەوە بام ئەم حکومەتەیەت ئەم ڕێکخراوانە خۆرغەکە ئەو لە سەرەتا وەکو باسم کە لە ساڵی 90ەکە وردە و لە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی لە کوردستاندا جێگا پەنجەیان دیار بوو خەریک بوو ئەبوون بە شتێک کە حکومت بەتەنیا لە بەڕێگایە نەڕوە ئێستا بۆ نمونە تۆ لە بیابانێکە بەتەنیا بڕۆی کەس پێش نایەتەوە کەس پێشبڕکە لەگەڵا ناکە بام کە بوو بە دوو کەسی تێ پێشبڕکەکە دروست دەبێت لەنەوەیە کە ئەو ئینانە هەبوو خەڵکەکە بوو لە NGO-کانە کاریە کرد کارێکە بوو یارمەتیدانێکی حکومەتە بوو و ئەو ڕێکخراوانە کە ئاهاتن کاریان لەگەڵ ئەو خەڵقان بێلایانە ناکە کە حکومەت دەموچ کۆمتمانەکە زیاتر بەوە بوو و شتێک نەبوو ناوی حکومەت و ئیدارەوە هەر شتێکە بوو کۆمەڵی حیزب بوو بەرێکی کوردستانیان دروست کرد بوو و کێشیان بۆ ڕێکخراوەکانی دروست دەکرد لەبەرەوە تعاملیان ڕاستەوخۆ لەگەڵ ڕێکخراوەکانە ئەکرد و توانیان کۆمەڵێ خان و کۆمەڵێ لە ڕووی ئاوەدانی و کۆمەڵە شتیان کرد بام دوای ئەوەی کە شەڕی ناخۆ بوو ئەم حیزبانە هاتن ئەم ڕێکخراوانیان داژی کرد لە باتەوەی پەرەی پێ بدەن چکۆ لە سای ئەمانەوە کۆمەلگای کوردی پێشەوە هاتن با من تەواوی کەم هاتن چیان کرد ئەم ڕێکخراوانیان داژی کرد و قۆرخیان کرد و کردیان بە حیزبی و مۆزەفی حیزبی خۆیان لە مەڵبەندەکان و لە لەقەکان و هێنان و دایانناوتان ئەما ئیتر بەرپرسی ئەم ڕێکخراوەیە بۆیە ڕێکخراوەکە لە ڕووی معنەوی و سیفەتەکەی خۆی لە دەزا بوو بە ڕێکخراوێکی حیزبی لە ئێستاشدا کە لاوازیکی زۆر ئەبینی لە حکومەتدا و حکومەت ناتوانێت موچە بە ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی لەسەر خەت بن و بەهێز بن بام بەداخەوە ئەم دەسەڵاتە ڕێگا بە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی نایە و پوچەڵیانەکە کاک سامان حکومت لە هەر شوێنێک لاواز بێ دەبێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە پێچەوانەوە بەهێز بن بەڵام لێرە بە پێچەوانەوە ینی هاوکار لەگەڵ لاوازبوونی حکوومەتیش ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش لاواز دەبن تۆ ینی چۆن ئەمە تەفسیر دەکەی ئەمە یەشێشی تر نیە لە حاڵەتە شازانەی کە لە هەرێمی کوردستاندا ینی بە پێچەوانی وڵاتەکانی دیکە وەکو معادلە یانی ئێمە دەیبینی بەنای خی گەورە میهرەبان سەرەتا سڵاو بۆ ڕۆحی پاکی ئەو خوشکەیە زیدیانەمان کە بەدەستی ڕێکخراوی تیرۆریسی داعش لە سەرەتاکانی مانگی ڕەمەزانە بە ناشرینترین شێوە بە دڕندەترین شێوە سووتێنران خۆم بە هاوبەش و هاوخەمی سەرجەم ئێزیدیەکانی کوردستان ئەزانم لە ڕاستیە کاک شۆڕش کە باسی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی ئەەکەیت بێ بگەڕیتەوە بۆ ناو سیستم ئێمە لە هەرێمی کوردستان ناکرێ خۆمان بەراوردکەین بە دەوڵەتانی تر لەبەرێمە دەوڵەتی یەکەم دووهەم سیستممان نییە ئەوی لە کوردستان ڕوا شتێکی هەڕەمەکیە لە هەر جێگایەک بچڕەگرێ دەنەوە و دەست پێ ئەەکەنەوە لە هەر جێگایەک بچڕەگرێ دەن و دەست پێ ئەەکەنەوەوانە شتێک نیە ناوی سیستم بێ لە کوردستانە ئیتر لەنەوە دووەوە هەتانەوە سێ لەوانەیە سەرەتایەکدانرایە بۆ سیستم بەڵام لەگەڵ دروستبوونی شەڕی ناوخۆ ساحەی قۆرخکاری شەڕی بازرگانی و ئابووری و نخبە ململانەکانی مێژوو بووە هەتاکو ئێستا هەر هەمویان هەرچی سەرکردە هەیە لە هەرێمی کوردستانە سەرکردەی مێژووی بوون و شەڕە مێژوویەکانی خۆیان ئاڵانەتە ناو سیستمی حکومڕانیەوە و لە سیستمەکان لە سیستم خستەوە سیستمێکی شخصی کۆی سیستمەکەشیان پەک خستەوە هەتاکو ئەمڕۆژ ئێمە هاوڵاتی کوردستان و نەوەی نوێ و نەوەی کۆنیش باجی ململانی سەرکردەکانەدەن هی ئەو ململانی کۆنانی کە هەیان بووە بە ئەوانیشی کە ئێستا خۆیان بە تازە ئەزانە ئەمە لایەنێک
ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی بەشێکە لە ڕایگشتی بەشێکە لە جەماعات بەشێکە لەوەی کە پێ ئەوترێ دەسەڵاتی چوارە ئێمە لە هەرێمی کوردستان نە دەسەڵاتی یەکەمان هەیە نە دووهەممان هەیە نە سێهەممان هەیە نە حکوومەت دەسەڵاتی یەکەمە نە پەرلەمان ئافو دەسەڵاتی یەکەمە نە حکوومەت دەسەڵاتی سێهەمە نە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتیەکانی دەسەڵاتەکەی وەکو خۆیەتی بۆ لەبەرەوەی مؤسسە ئەبێ لە ناو سیستەمە لە لای ئەو حیزبانەی کە دروستی ئەەکەن ئەبێ ئامانج بێت یعنی ئەبێ حکوومەت بڵێن لای حیزبەکانی هەرێمی کوردستان ئامانجێکی باڵا بێ ئەبێ پەرلەمان لای حیزبەکانی هەرێمی کوردستان ئامانجێکی باڵا بێ بێ دەسەڵاتی دادوەری ئامانجێک بێت لە پێناوی حیزبەکانی هەرێمی کوردستان خەباتی بۆ بکەن ئەبێ ڕاگەیاندنی ئازاد ئامانجێکی باڵا بێ ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئامانجێکی باڵا بێ بەڵام لە هەرێمی کوردستان ئەمانە وەسیلەن نەک ئامانجەکان باڵانین ئەمانە نجاتی ئامانج بن وەسیلەن بۆ خزمەتکردنی حیزبەکان بۆ نمونە ئێمە قسەکە ئەمەیە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی ئەو فەرەقە پڕکاتەوە کە لە بینی دەوڵەت و خێزانە هەیە پێناسەیەکی بەسیت بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان فەراغمان نەماوە هەتاکو ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی چالاکی تیا بکە و کاری تیا بکە بۆ کاک زاریش هەروتی ئەم حیزبانە لە ساڵی 1992 کە حکوومەتیان دامەزران و دوایی کە کەوتنە شەڕی ناوخۆ و هەتاکو ئەم 2016 کە ئێستا ئێمە تیایین هەرێکێکیان ڕوانینیان وا بووە مەسافەی خۆی فراوان کات تا ئەو پەڕی ئاستەکانی گوند و ناوچە و ناحیە و شارەدێ و پارێزگا و قەزا و هەموو شوێنەکان داگیرتە لە هەر شوێنێک فراغێک هەبوو بێ لە جیاتیەوەی کۆمەڵگای مەدەنی بۆ مانایی هاوڵاتی ڕاگەیاندن بازار خاوەن ئەوانی کە لە ناو حکوومەت نین ئەوانی کە دەسەڵاتی گشتیان نییە ئەبێ چالاکی تیا بکەن بۆ خۆی لە ئەسڵا حکوومەت بۆچی گرنگی بە لە وڵاتان بۆچی گرنگی بە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیەدا چونکە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بەشێک لەو قورسایی کە لەسەر سیستەم و لەسەر حکوومەت هەیە ئاسانی ئەکات بە چەند ڕێگایەک ئەینێرێ بۆ دەسەڵات یەکیان وەکو معلوماتی نێرێ کە بۆ نمونە فڵان هاوڵاتی یان کۆمەڵە هاوڵاتێک لە فڵان شوێن ئەم کێشانەیان هەیە و مبادرە ئەکەن بۆ نمونە بە باشترین شێوە چارەسەر بکرێت بەشێکی تری وەکو ڕاوێژ لەگەڵ حکوومەت بە خۆبەخشی ئیش ئەکران بۆ ئەوەی هاوکاری حکوومەت بکەن بەشێکی تری ئەبێتە هۆی تەوزیعکردنی مەسئولیەت هەم پێگەی حکوومەت و شەرعیەتەکەی لە لای خەڵک زیادەکە هەم تێگەیشتنی خەڵک بەرامبەر بە دەسەڵاتەکانی حکوومەت زیادەکە لە هەرێمی کوردستان پارتی و یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و سۆشیالیست و زەحمەتکێشان و حیشیوعی و هەموو ئەمانە ئەوەشی کە نەموتووە ڕێکخراویان هەیە بۆ ژنان بۆ پیاوان بۆ خوێندکاران بۆ لاوان بۆ تەندروستکاران بۆ ئەندازیاران بۆ بەڵێندەران بۆ نەت هەموو نوعێکیان هەیە ئەم هەموو نەوعەکە دروستیان کردووە یعنی ئامانج نبووە لایەن بۆ ئەوەی کە ئەم ڕێکخراوانە بتوانن سیستمەکەی پێبەهێزکەن وەسیلەیەک بۆ ئەوەی خەڵکەکەی پێ لاوازکەن لە پێناوی حیزبەکەی پێبەهێزکەن حیزبەکەیش حکوومەتەکە بەلایەوە وەسیلەیەک بووە لە هەرێمی کوردستان حکوومەتیش و پەرلەمانیش و دەسەڵاتەکانی تریش لە جیاتی ئەوەی ئامانج بێ بە نسبەتی حیزبەکانەوە ئەو دووکانەیە کە دایان ناوە هەموو بەرپرسی حیزبەکان کام کەرەستەی کام بەرهەمەی خراپ بێ خۆیان نەیخۆن خۆیان بەکاری نەهێنن خۆیان نەیەوێت لە حکوومەت و پەرلەمانی دەن بە خەڵک مناڵی کەم کەسیان هەیە لە قوتابخانە گشتەکانی حکوومەت بخوێنێ بەرپرسەکانی ئەم وڵاتە کەم کەسیان ئەچنە ناو ناوەندە تەندروستیەکانی ئەم وڵاتە خۆیان چارەسەرکەن ئەبینی هەر مانگوێکیان لە تەندروست بەهۆی باری تەندروستیەوە 2 مانگ لە دەروێ 6 مانگ لە دەروێ 2 ساڵ لە دەروێ ساڵە لە دەروێ مانگێ لە دەروێ هەفتەیە لە دەروێ بەمەرجێ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە ناو تەرتیبی بودجێ هەرێمی کوردستانە ئاستی سێهەمیان چوارەمە بات بۆچیە بۆ ئەو دەرزی پاراستۆڵ و شتە خراپانەیە کە خەڵک لەم هەرێمی کوردستانە بە دەرزێک چاوی کوێرەوێ بەڵام ماخۆیان ئەو بەکار ناهێنن دەرەوە ئەمە ئەگەر بۆی کۆتایی پێ بهێنن هەموو ئاستەکانی تر ببینە هەموو ئاستەکانی تری خزمەتگوزاری ببینە لە ناویشیانە وەکوی کەوتمان بۆچی ڕێکخراوەکان ڕۆڵی لاوازە لەبەر ئەوەی مەسافەیەک نەماوەتەوە ڕێکخراوەکان تایە سەرباری ڕخنەکان لەسەر پێکاتی بنیادی ڕێکخراوەکانیش کەم بۆ خۆی دایانێکی تر و کاک سیروانش باسی کرد مەسافەیەک نەماوەتەوە تایە ڕێکخراوەکان چالاکی بکەن ئەو مەسافە یا قۆرخ کراوە لەلایەن حیزبەوە یا خود مەجالێک نەماوەتەوە کاک سیروان دەگوترێ مەسافەیەک نەماوە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئیشی تێدا بکەن بەڵام هەست ناکەی ئێستا لە غیابی بوونی ئۆپۆزیسیۆن بۆ اعتیباری کە هێزە کاراکانی هەرێمی کوردستان 2000 لەناو حکوومەتدا بوون لە قۆناغی لە قۆناغەکان و هێشتا قاسیشان بە جۆرێ لە جۆرەکان حتا ئەوانەی کە لە ڕابردوودا ئۆپۆزیسیۆن بوون هەرماوە لە ناو دەسەڵات
ئێستا باشترین مەسافەیەک لە غیابی بوونی ئۆپۆزیسیۆن لە ناو شەقام باشترین مەسافەیەک بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نییە کە ئیشی تێدا بکەن. زانی کاکێ شۆڕش ئێمە هەرسێ بەڕێزە ئەم دوو بەڕێزەوە جەنابیشت ئەمە پێویستە قسە لەسەر پرسێ بکەین کە بەڕاستی گرینگە ئێمە دەبێت ڕۆڵی ڕێکخراوەکان لەگەڵ قسە کاک جەبار نیم کە بازدەوە دەکات ڕێکخراوەکانەمی پاشکۆن بابیرمان نەچی ئەوەندە پاتە سیاسەکانیش ناشرین نەکەین ئێمە پارتی سیاسەکانیش وەسی ئامرازێکن بۆ ئامانجێکی نیشتیمانی پارتە سیاسەکانیش بەشێکن لە کاری ڕێکخراوەی کە ئەوەی جیای ئەوەی کاری ڕێکخراوەی و کاری سیاسی جیا دەکاتەوە ئەوەیە ڕێکخراوە مەدەنیەکان هەوڵ نادەن بۆ بگەن بە دەسەڵات بەڵام پارتە سیاسەکان هەوڵی دەسەڵات دەدەن ئەوە لە کوردستان هەمانە و NDI ئەمریکی ئەوە IRR ئەمریکی دوو منەظەمەی نێودەوڵەتی گەورەی ئەمریکی نووسەر بە دیموکرات و کۆماریەکانن زۆر ئاسایی ڕێکخراوەکان سەر بەلایەنێکی سیاسیش بن زۆر ئاسایی بەڵام کاری ڕێکخراوەکان بەڕاستی کاری مەدەنی بی بەڕاستی ڕێکخراوەکان ببنە وەسیلەیەک بۆ خزمەتکردنی کۆمەلگا زۆر ئاساییە ڕێکخراوە جەماوەریەکانی سەر بەلایەنە سیاسەکانیش هەر کەسە بە لە ڕێگای خۆیەوە بەڵام کە دەڵێم لایەنە سیاسەکان گوێ لە ڕێکخراوە مەدەنیەکان ناگرن کە دیسان دێمە سەر قسە یەکەمیشم گوێ لە قیادەی خۆشیان ناگرن چەند کەسێک لە ناو لایەنە سیاسەکان بڕیارەدەن لە سارێمی کوردستان ئەگەر هەر نادوێنی ئەمە چەند ڕۆژە لە شاری هەولێر بەردەوامی لە گردبوونەوە لە دژی محەممەد سدیق کەبووەندی لەکە لە ئێران زیندانی کرایە لەسەر موچە بە بەردەوام خۆبیشاندان کرایە لەسەر کاراکردنەوەی پەرلەمان ئەوە برایان و هاوپیشەکانمان لە شاری سلێمانی وەڵەبجا لە واژوو زیاتر لە 5000 واژویان کۆکردەوە بۆ کاراکردنەوەی پەرلەمان و هەر سوێنێش سەردانی لایەنە سیاسەکان دەکەن زۆر ئاساییە بەردەوامیشن بەڵام گرفتەکە ئالێرە ئەو نقطەیە چۆن گوێ لە ئێمە دەگرن ئایا کە گویان لە ئێمە گرت وەڵامی پراکتیکان بۆ ئێمە چی دەبی ئایا پەرلەمان کارا دەکەنەوە ئایا لایەنە سیاسەکان دانیشتنەکان کارا دەکەنەوە سیروان بۆ ئەوەی گوێتان لێ بگرن پێویستیتان بە پەنابردنە بەر ئامرازەکانی فشار نییە بە تایبەتی لە ناو شەقام بەڕای بەڕێز حەز ناکەن ئەلێرەدا ئێوە یان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی غائبن بەو مانای کە ئامرازەکانی فشارکردن بەکار ناهێنن بۆ ناچارکردنی ئەوانەی کە پێویستە گوێتان لێ بگرن زانی ئامرازی فشار بەبەردەوام فشاری خۆمانەیە فشار ئەوە نیە تۆ بێت لە شەقام پەرلەمان بدەیت بە بەردوو لایەنە سیاسەکان بردە بەردوو بارەگایان بستێنی ئەمە بەلای ئێمەوە ئەوەم بەڕاستی وەکو ڕێی خۆمە ئەمە فشار نییە فشار ئەوەیە تۆ هەوڵ بدەیت تیان بگەینی کە کەی دەبی گوێ لە ڕێکخراوە مەدەنیەکان بگرن باشترین وەسیلەش ئەوەیە ئێمە فێڵ لە خۆمان نەکەین ئەویش ئەوەیە دابەشبوونێکی لە سلێمانی و لە شارەکانی وەکو هەولێر و دەڵەبجە و دۆک بە ئینتیمای سیاسی هەیە بەڕاستی دەکرێت ئەگەر ئەمن وەکو سیروان لەلایەنێکی سیاسی نێزیکم و یان باشتر بڵێم ئەفکاری لایەنێکی سیاسی و ئایدۆلۆژیایەکەم قوبوڵە دەبی من لەو لایەنە سیاسی خۆمەوە دەست پێکەم و فشاری بێخمەسەر کە ئیتر دەبی گوێ لە ڕێکخراوەکان بگرێت بەڵام ئەگەر تۆ بیت و هەموو قورساییەکە لە هەرێمی کوردستان بێخێ سەر یەک لایەنی سیاسی یاخود ئەوە بێخێ یەک شخصی سیاسی ئەمە بەڕاستی ناستە بواری جێبەجێکردنەوە هەروەکو دوێنێ مەلا بەختیار لە دیمانەکەی کە لە کەناڵەکە باز دەکات کۆمەڵی قسەی کرد کە لە ڕابردوو ئێمەش قسانەمان کرد بەڵام گویان لێ نەگرتین مامۆستا عەلی باپیر شایەدی ئەم بەپرسیارەتەیە کە ئێمە دەمانزانی دەگەینە ئەم قۆناغا مامۆستا محەممەد فەرەج ئەمینداری گشتی یەکگرتو ئیسلامی ڕابردوو دەیزانی کەەوە ئەم ڕۆژە پەرلەمان لە کار دەخەوێتەوە قسەی ئێمە و پێمان ود و بەیاداشت بەڵام کاتێک گوێ لە ئێمە نەگرن دەبی ئەوان بە پرسیارەتی لە مۆزعە هەرگرن ئێمە ڕۆژانە قسەمان کردووە ڕۆژانە پەیاممان هەبووە ڕۆژانە لە شەقامین و وەربەر شەقامیش دەمینینەوە ئێمە کوڕەکانی ئەم شەقامین و لە شاری سلێمانی وەڵەبجە و دۆچیش برادەران و هاوپیشەکانمان بەردەوامن بەڵام گرفتەکە ئێرە چیتر بکەین بۆ ئەوان گوێ لە ئێمە ناگرن ئەگەر ئەوان بیانەوێ عەقڵیەتی سیاسی عەقڵەتی کۆمەلگا هەر بەو شێوازە ببینێتەوە ئەوە دەبی ئێوەم بەڕاستی چاوەڕێەوە بکەن ڕۆژێک لە ڕۆژان هەستانێکی تر بکرێ بۆی خەڵکی ئێمە عەقڵ شۆڕشێکی عەقڵی بکرێ بەرامبەر ئەم عەقڵە داخراوانەی کە ناو لایەنە سیاسیەکان بەگشتی هەیە زۆر چاکە کاگنزار دەگوتریش لە گرفتەکانی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بریتێلەوەی کە لە جیاتەوەی ئەم ڕێکخراوانە ئیلتیزامێکی مەدەنیان هەبێ لە بەرامبەر گیر و گرفتە مەدەنیەکانی کۆمەلگا دوجار وەزیفە سەرچەکەیان بریتێ لە ئیلتیزامێکی سیاسی بۆ کۆمەڵێک هێزی سیاسی یعنی لە دوجاردا
بەڕێزت پێ دوایە ئەمە ینی چێش و گرفتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی خۆی ئەوە کرۆکی گرفتەکە لەوە دەست پێکە من لە قسەکەی کاکسیوان دەست پێکەم مەڵێ پارتی سیاسیش نیشتیمانیە من لە کوردستان ئەمە نابینم ئەمە ڕاستە لەوانەیە لە دنیای هەیە لە دنیای پارتی سیاسی بەڵێ تعریفەکەی کاکسیوان ڕاستە بام لە کوردستانە من ئەوەی کە پارتی سیاسی گیرروگرفت بۆ نیشتیمان دروست دەکە دوژمن ئەوەنە گیرروگرفت دروست ناکە بۆ نیشتیمان بۆیە ئەو ڕێکخراوانە ئەوان دروستیەکەن ئەو حیزبانە دروستیەکەن کە پرانسیپەکانیان لادانە لە ئەساسە لە پرانسیپی حیزبی سیاسی کارکرد بۆیە دنیای مۆدرنی خاونی ڕێکخراوە ئەم مۆدێر وشتە لێرە ناخوا لێرە وان نیە لێرە خێڵێکە عشرەتێکە کۆمەڵە خۆی ناوە حیزب بەم عقلەتە ئیژەکەوە ئەمە شۆڕ بۆتە بۆ ناو کۆمەلگا و هەموو جنبەکانی کۆمەلگای و پەرسەندنیە هەتا ئەگەر خێڵ بیەوێ ینی لە ڕێی کۆمەڵی یا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە 2000 بێتەوە ناو فەزای گشتی ئەمەش بەخۆی بەرەو پێشچوونێک نیە لە عقڵەتی خێڵی کوردی باشە بەڵام عقلێکی سنووردارە عقلێکی لەگەڵ عقلی حیزبە کە عقلێکی گشتگیرە بێگومان دوو پێکاتی زۆر جیاوازن با خێڵەکە زۆر خێڵێکی ئەوەش بێ کە مۆدێرن بێت و نازام چی بێ زۆربەی وڵاتان لەوانەیە لە خێڵێکەوە گەشەی کردبێ بۆ مەسەلەیەک ئەوە جیاوازە بام تۆ بە هەمان عقل و بە هەمان تۆ پێش نەکەوی تۆ دنیایەک هین هەیە پێناسەی مۆدێرنێ بۆ کۆمەلگاش بەڕێوەبردنی کۆمەلگا جاکردنەوەی دەسەڵاتەکان هەیە تۆ وازەوە بێنی هەر بڵی خێڵەکەی مۆدێرنەوە و ئاشۆڕژێر بۆ ئێستا ژەیەوە بکە ئەمە قبوڵکراون نیە بەم شێوەیە چکۆ ئێستا تۆ علمی ئیدارە پێشکەوتووە بەپێ ئەو پرانسیپانەی شتێک کە عقلی ئیداری گەشەکردنی عقلی ئیداری لە وڵاتانە چۆن بووە تۆش ئەبێت لەگەڵ ئەمەیە بڕیوسی لەوانە وەرگری نەک تۆ بە خێری خۆی خێڵێکە گەر بەو شێوەیە بێت بڵم ئێستا جوابی پرسیارەکەتم نایەوە ئەمە بەم شێوەی ئیشیان کردووە بۆی ئەو ڕێکخراوانی کە دروستی شانکرە پاشکۆی خۆیانن کە پاشکۆی خۆشیان بن لە خۆیان باشتر ناهێڵن ئیشکەن و ئەگەر ئیشیش بکەن ناهێڵن ئیشەکانیان بەتەواتی بکەن ئەگەر لابان باسی مانگرتنێگەکە لە هەولێر لە زڵدی ئێران کراوە ئایا لە زڵدی تورکیا بووایە بۆ پارە خەوت بۆ ئەو عقدە نهێنیانی کە لە بینی پارتی تورکیا هەیە ئایا دەسەڵات ڕێگای پێیان من پێ دەڵم کۆمەلگای مەدەنی ئەتوانێت قەیرانی دارایی چارەسەرکە بۆ نمونە ئێستا قەیرانی دارایی نیە ئەتوانێت چارەسەر چەند ملیار دلار هەیە کە دزراوە و بە اعترافی سەرکردەکانی بڵین ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پۆلیسی نیە ئاسایشی نیە ئەنتەرپۆلی نیە بەچی دەتوانێت ئەزانی چ دلار تۆ دوای پرسیارەکانێ بکە حەزەکەم من باش فەیامەکەم بگێنم یەکێ لەوانە دکتۆر بەرهەم کە باسی کرد پارەی دزراو هەیە لە بانقەکانی کوردستان هەیە ئەمە چەندەها ملیار دلارە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هاتنە سەر تەخت و پەرلەمانی کوردستان 5 فراکسیۆنی پەرلەمانی کوردستان خۆیان داوایان لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کرد من لەگەڵ هەندێکی شانە تەلەفۆنات و تەلەفۆنکاریش دروست بوو و ویستمان کەمپینێک بکەین کەمپینەکە لەبەر دەرگای ماڵی خۆمانە لەبار برا هەر لە منیان گرت و بریانیان هێش من ئەم کەمپینە بکەین لەگەڵ هاوڕەکانمانە 4-5 بووین دەستگیرکەین بۆ نیان هێش ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە دوواداچوون بۆ ئەم پارێ بکە ئایا ئەگەر بە دوواداچوون کرایە و ئەگەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی فشاری کرایە سەر پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان فشاری کرایە سەر پەرلەمانی بەغا ناوەندەکانی دەرەوەی بجوڵانایە و تحقیق لەم پارەیە بکرایە کە لەناو ئەم بانقانەیە شاراونەتەوە و چەند ملیارێک دلار بەهاتە لەو باشتر نییە کە ئێستا IMF کە ڕێکخراوی قەرزی نێودەوڵەتیە بیەوە قەرز بیا بە بەغا و لە بەغاوە لە سەیاحەڤە بیا بە کوردستان و لە ئینجا فائیزی بچێتە سەر ئەم پارەی خۆتە پارەی خەڵکی کوردستانە لێ شارەتەوە بێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەتوانی ئیشکەن بەڵام لە ئێستادا کەم پێ دەڵم حکومەت سز بووە لە باتیم حکومەتە سز بووە بڵێ کاکە با ڕۆڵێکی زیاتر بدەین بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بێنە سەرکار ئاستان ئەچێت ئەم جارە کوتێکیشان لێ بەرز دەکاتەوە و زیندانیشان نەکات و ڕەنگە بگاتە حاڵی تیرۆری زۆر باشە کاک سامان ئەوەی دەبیندرێ وەک دەکوترێ ینی کارلێکیش زۆر لە نێوان فەزای گشتی وەکو کۆمەلگا و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەدی ناکرێ بەڕێزت هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە خۆی کاک شۆڕش یەک لە ئەو گرفتانەی بڵین هێشتا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەناو کۆمەلگادا ناڵم تەنیشی نامون بەڵام زۆر باش پێداکراوە هۆکاری ئەمە چیە بەشێکی پەیوەندی بەو پێکاتە کۆمەڵایەتی کوردستانەوە هەیە کە هێشتا بڵین کۆمەڵی مەدەنی وەکو خۆی هێشتا نەگەیشتەوە ئاستی کە بڵین تەقبولی هەموو پێشکەوتنەکان بکە هیچی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی
ئەوەیە کە عملیەی تەحول پرۆسی گواستنەوەی کۆمەلگا لە قۆناغێکی دواکەوتووە بۆ قۆناغێکی گەشەکردوتر سەریعترکە خۆی فەلسەفەی ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی ئەمەیە لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چونکە حیزب هەنێکیان نەکات هەمووی چونکە من ڕێکخراوم هەیە و تا حداشەکەم حیزبی بڵێت نارێکم داوەتی و سەربەیش حیزبێکیشنی مەبەسم لە چییە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەندێکیان کە حیزب خۆرخی کردن بۆ خۆیان ناتوان بە ئاسانی بچنە ناو کۆمەڵەوە بۆ چونکە داواکاری لە ناو کۆمەلگا هەیە ئەو کاتە ڕێکخراو پێویستە لەسەری بیکا بە فشار بۆ حیزبیان بۆ حکومەت و ئەو کاتە وەڵامی نابێ گرفتەکە لێرە ئەوەیە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەتاکو ئاستێکی زۆر لە ئاستێکی نوخبەوی کارەکەن لە ئاستێکی نوخبەوی کارەکەن زۆرتر لەگەڵ سیاسیەکان لەگەڵ حیزبەکان لەگەڵ حکومەت لەگەڵ ئەم شوێنانەیە بۆ لەبەرەوە زۆر جار ئاسانترە ئەم فەزای ئیشی تیا بکەی و فەزایەکە زۆرتر دەرکەوتنی تایە ئەوەی کە تایە غیابە گوندەکانە شارە دوورە دەسەکانە خەڵکی ئاساییە کە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هەندێکیان بە مطلقی قسە ناکەم دیسان و ناچن ئەم شوێنە پەرابێزانی کە ئیشی تیا بکەن بۆ لە ناو شاریش لە چەکی شاردا چونکە یەکەم دەرکەوتنی تیانە ئیمتیازاتی معنەوی تیانە و زۆر جار ئیمتیازاتی مادیشی تیانە و زۆر جار وا کرێت مەسەن بە جۆرەکان بە پەرابێز دەرەکەوی ئەم نەریتە نەریتی حیزبە سیاسیەکانە بۆ چونکە چۆن حیزبی سیاسی لە هەرێمی کوردستانە هەمووی ئیشەکان هەر بۆی ئەعلامە ڕێکخراوەکانیشان فێر کردووە بە شێکیان هەموو ئیشەکان هەر بۆی ئەعلام بێت لە دنیای پێشکەوتووە حیزبی سیاسی یا حکوومەت بۆیە ڕێکخراو و ڕاگەیاندن و ڕۆژنامە و سەرمایەدار و ژووری بازرگانی و بەڵێندەر و مقاول و خەڵکی لەو جۆرە نخبە بە هەند وەرەگرێ چونکە هاوکاری ئەکا لە پێدانی زانیاریە پێی ئەڵێ فڵان گەڕک لە فڵان شوێن ئەم کێشیان هەیە لە ئیعلام و ئەیوازێتەوە پەیوەندی هەیە بەڵام لێرە پەیوەندەکان بچراون بۆ لە هەرێمی کوردستانە قانون هەیە لە ساڵی 1992 دەرچووە هەتا ساڵی 2005 جێبەجێ نەکراوە بۆ چکە مەبەستیان نەبووە جێبەجێ بکەن لەگەڵ هەموو ئەمانە ئێمە کات بین یعنی سەر ئەسلی مەبەستەکەی خۆمان کە بریتە لە لاوازی ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی حکومەتی هەرێمی کوردستان و تەرکیبەی دەسەڵات لە هەرێمی کوردستانە تەرکیبەیەکە ڕەبتی لەگەڵ خەڵک نییە و پەیوەندی لەگەڵ هاوڵاتی بە سیفەی هاوڵاتی نەماوە و پەیوەندی لەگەڵ هاوڵاتی وەکو ئەوەی هاوڵاتی وڵاتێک بێ نەیماوە ئەمە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش داپەسیوە بێگومان ئێستا پێ دەڵێم یعنی هەموو ئەو ڕەخنە و کەم و کورتیانی کە لە کەرتی گشتی هەیە کە لە حکوومەت هەیە کە لە دەسەڵاتە هەیە بەشێکی لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیا هەیە بۆ لەبەری دیسانی مەسەر ئەوەنە فەزایەک نییە تۆ ئیشی تیا بکەی پێی وترێ فەزایەک بۆ معنایی کە حکوومەت دەسەڵاتی تیای نەبێت و خەڵک تایە وجودی هەبێت ئێستا ئێمە سەرباسێکی تر لە هەرێمی کوردستان سروشتی پێکهاتەی پەرلەمان کە دەسەڵاتی یاسەردانانە لەگەڵ حکوومەت هەر ئیشێک نەیانتوانی بێ بیکەن پشتگویان خستووە هەر ئیشێک ویستی بێتیان بیکەن قانونێکیان لە پەرلەمان بۆ دەرکردووە جێبەجێیان نەکردووە سروشتەکە بەم جۆرەیە بۆ لەبەرەوەی ئەگەر منەظەماتی مجتەمەعی مەدەنی بێتە سەرخەت بڵێ قانون بۆ فڵان بابەت دەرکەن ئەگەر مەبەستیان نەبێت پشتگوێ ئەخەن ئەگەر مەبەستیان بێت ئیسفادەیەکی تیا بێ بۆ لایەنی حیزبی خۆیان قانونێکی بۆ دەرەکەن بەڵام دوای قانونەکە جێبەجێ ناکەن بۆ نمونە قانونی ڕووناکی ئەوەی کە پێوترە یاسای دەستکەوتنی زانیاری کە 2 ساڵە خوێندراوە هەر خۆی قانونەکەش ڕووناکی نەبینیوە نەکرد خەڵک بەهۆی ئەوە ڕووناکی دەرنەکەوت لەسەر ئەو مەلەف و کەیس و شتانەی کە پێویستە مجتەمەع و کۆمەلگای مەدەنی و ڕاگەیاندن و خەڵکی تر بیزانێ لەلایەکی تر قانونی خۆپیشاندان ئەوەی کە چەند ساڵە ئەو ئەزمە ئەو هەموو گرفتە هەیە لە وڵاتە ئێستا بەخۆی تعلیق کراوە وەسێنرا و ئیشی پێ ناکرێت هەموو بەشێکی تر لەو قانونانی کە هەیە ساڵ هەیە ساڵێکی تەشریعی لەم وڵاتە پەرلەمان 2 قانونی دەرکردووە کە ئەمیش جێبەجێ نەکراوە يعني گرفتەکە لە چیایە وەکو یعنی تۆ کاتێک کە مناقەشەی ئەمان ئەەکەی هەر بابەتێک کە تۆ مناقەشەی بکەی قانونی نەبێت پشتگوێ ئەخەن و هەر بابەتێک کە قانونی هەبێت ئەڵێنەوە قانونمان هەیە بۆی جێبەجێ ناکەین بۆ نمونە چەندین قانونمان هەیە مەسەرەن ئەوە یاسای دەستەی نەزا هەیە ئەوە قانونی خۆپیشاندانە ئەوە قانونی مەسەرەن هی دەستەی دەسپاکیە ئەوە قانونی ڕووناکی ئەوەی بەدەستگەیشتن بە زانیاریەکان کۆمەڵێک یاسایتر یاسای پاراستن و چاکردنی ژنگە کە بەس زۆر بەلاوازی جێبەجێ ئەکرێت مەسەلەی بنبڕکردنی سنووردارکردنی ژنی دوو هەم و ژنی سێهەم کە بۆ خۆی ئێستا خەڵک بەڕیز ئەیهێنێ هەروەها مەسەلەی قانونی مەنعکردنی توندوتیژێ خێزانی کە دیسان وەکو پێویست ئیشی پێ ناکرێت هەموو ئەمانە ئەمە مەسەلەکە لە چیە من ناچمە ڕاستیا و ئاسە سیاسی مناقەشەی بینی ئەحزاب و ئەم سەر و سەر و ئەو شتانە لە ئاستەکەی خۆمان قسەی تیا بکەین بۆ يعني دەسەڵاتی هەرێمی کوردستان خۆی زۆر بەگەورەتر ئەزانێت لە مجتەمەعی مەدەنی یعنی دەسەڵات لە هەرێمی کوردستان وا ئەزانێت ئەگەر بە قسەی ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی بکە لە شخصیەتی هاتۆتە خوارەوە
وازاني اگر ڕێکخراوێک پرۆژەیەک تەقدیم کە ئەمان بستنە ژێرباری جێبەجێکردنی پرۆژەی ڕێکخراوەکە و ئەزانن ئەمان لە شەئنیان کەم بۆتەوە چونکە ئەوان ئەزانن ئیشی سیاسی ئیشێکە تەنها ئیشی خۆیانە و ئیشێک مەسەلەن کە بریتێ لە ئیشە پەراوێزەکان و بچووکەکانی ترەوە پێویستە ڕێکخراوەکان و کۆمەڵی خەڵک بیکەن کە شەئنیان کاک سیروان دەگوترێ یەکێک لە گرفتە هەرە دیارەکان کە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی 2000 ینی گرفتار کردو ئەوەیە کە تەجاوزی حاڵەتە نوخبەویەکەیان نەکردووە و هەروەها وەکو مەریوان وریاکانعیش لە یەکێک لەو تارە تازەکانی باسی لێوە دەکا کە چالاکوانەکانی کۆمەڵی مەدەنی لە ماڵەوە دانیشتوون لە ماڵەوە هەوڵ دەدەن کاری مەدەنی بکەن حاجزێکیان دروست کردووە بربەستێکیان دروست کردووە لە نێوان کاری خۆیان و فەزای گشتی بەڕێز لەو بارەوە دەڵێسی کاک شۆڕش بەوەی کە هەندە شتێ بەسەرم تێر نەپەڕێت لەسەر قسەکانی بەڕێز کاک جەباریش با من هەندێک شتی بڕوون کردو بدەم بەڕاستی کاک جەبار ئەوەندەی سیاسی قسە دەکە ئەوەندەی چالاکوانی مەدەنیانی قسە ناکە بەڕاستی ئەوەندەی لە ڕقێکی سیاسی ئەوەندەی بە ڕقێکی سیاسیەوە با مامەڵ لەگەر بابەتەکان دەکات بەناوێنانی وشەی خێڵ بەناوێنانی ئەوەی لە هەولێر دژی تورکیا خۆپیشاندان نەکرایە من دڵنیات دەکەمەوە ئەوەندەی لە هەولێر دژی تورکیا ئەوەندەی لە هەولێر UN و قوسڵخانەی تورکیا دراوەتە بەربەردان ڕوبعی ئەوەندە لە سلێمانی شتێکی وەرە شارەکەی تروان نەکرایە ئەمە یەک بۆ ڕووکردنەوەی جەنابەت چونکە هەولێر هەمیشە لە کاتی خۆی و لە ساتی خۆی قسە دەکە هەولێر دیسا دەڵێمەوە ئەگەر ئێوە پێتان وابی بەس بارەگا سوستاندن و بەربارانکردن خۆپیشاندان و بەڕاستی گردبوونەوەیە ئەمە شتێکی هەڵێ ئێمە هەمیشە قسەمانە بووە ئەمە ئێرانە ئەمە تورکیایە ئەمە بۆ ئێمە هەمویان یەک ئەوەنە چێ بەرامبەر بە کورد و هەمیشە ئێمەشین ڕۆژان لە شەقامەکان قسەمانە بووە لامان کاتیشدا باز لەوە دەکەن ڕێکخراوەکان دەتوانن ئەم قەیرانەی دارایی چارەسەرکەن ئەوە هەما قسەی ئەو ڕێکخراو مەدەنیەکە لە کۆبنەوەی سەرۆکی حکومەت و جێگرەکەی کردی بەرامبەر بە کاک نەچیروان و کاک قوباد پێی وت کە ئێوە دەتوانن ئەو پارەت کە لە دەرەوەی ستان لێ کرد ئەو پارانێک کە لێرە بردووتانە دەرەوە کاک نەچیروان وتی ئەو وەڵامەکەوی بۆ کاک جەباریش بابێتن بەڵگێکمان پێ برێن بۆ ئەوەی کە ئێمە 1 دینارمان بێتە دەرەوە ئێمەش بەڕاستی ئەگەر ئێمە بەڵگەمان پێ نەبوو کە لەو کاتی قسەمان نەکرد و هیچ قسەترمان پێ نەبوو ئەگەر کاک جەباریش بەڵگەیەکی پێ پارە چوتە دەرەوە نابی ئێمە ڕێکخراوەکە ئێمە نخوبەی نابی بێین بڵێن فران وای وت و فران وای منیش دەڵێم کەناڵی پێیان کەناڵێکی زۆر خراپە ئەخە بە قسەی من نییە کاکە خۆ ناکرێ بە قسەم هەر شتێک ئێمە وتمان و دەبی بڵێن فران وتی ئێمە نخوبەین دەبی پەیامەکەمان ڕاستەقی نەبێ لامان کات دێمە سەر قسێکی ئەو پرسیارەکەی وەڵامی بەڕێستە ڕاستە بربەستێکێ ڕاستە ڕێکخراوەکان دانیشتون من و کاک جەبار و کاک سامانیش قسەیەکمانەیە دەبی ئێمە باسدا ڕۆڵ و پێگەی ڕێکخراوەکان بکەین هەر کەسێک کە چی دەکرێت لە شارەکانە ئێمە دەڵێن لە ماوەی ڕابردوودا 2 پرۆژەی ئاسان لە ساڵی ڕابردوو وەکو ئەو ڕێکخراوە لە شاری هەولێر و هەندێک ڕێکخراوەکان شارەکانی تر پرۆژەی ئاسای پێشمەرگە بەخشێ لە پێشینەکان سوپاس بۆ خوال بە هاوکاری سەرجە فراکسیۆنەکان لە پەرلەمان چۆ بواری جێبەجێکردن پرۆژەی ئاسایەکماندا بە پەرلەمان و سەرجەم لایەنە سیاسەکان کە خوێندنەوەی بۆ کرا بەڵام بەداخەوە پەرلەمان پەکخرا ئێمە چی ترمان پێ دەکرێت بەڵام من داوا لە کاک جەبار و برادرانی تریش دەکەم ئایا لە شاری سلێمانی چی کراوە ئەی ڕێکخراوەکانی تر چیان کردووە ئێمە کە دێن ئەمن لێ باسی ئێمە دەکەم ئێمە وامان کردووە ڕێکخراوی تریش وا دەکا ئەی ئێوە چیتان کردووە کاک مەریوان وەنیاقانە کە باز لە شتێک دەکا کە چەق بەستون و لە ماڵی پاڵیان داوەتەوە من دەڵێن 2900 ڕێکخراوەیە نەک 2019 لەو 2019 ڕێکخراوە قابل هەر 2019 ڕێکخراو کارا و ئەکتیڤن نەخێر چەند ڕێکخراوێکی بە پەنجەکان دەست دەژێت بەردەوامیشین و بەردەوامیش دەبین بۆیە من بەڕاستی بانین نە ئەو ململانەیە کە چێ ڕێکخراو دروست دەکاوە چێ کارایە و چێ کارای ناکاتەوە با ئێمە بین ئێمە چیمان کردووە و چیشمان پێ دەکرێت بۆ کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستان چونکە ئێمە لە قۆناغی یەکەمی کاری ڕێکخراوەیی لە ساڵی لە پار ڕوخانی ڕژەمی بەعەز دەستی پێ کردووە ڕاستە پێشترێک کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی هەبووە بەڵام ئەو کاتێک کە ڕێکخراوەکانی مەدەنی بە مادەی 8 و 15 لە پەرلەمانی کوردستان لە وەزارەتی ناوخۆ وڵاتیان وەردەگرت و ئێستاش بە ژمارەیەکی ساڵی 2011 لە فەرمانگای ڕێکخراوەکانی پێدروست بوو ڕاستە ئێستا هەیە بەڵام ئێستا ڕێکخراوەکان کۆمەڵێک ڕێکخراوی چاڵاکەیە بیرتان نەچێک کۆمەڵێک ڕێکخراوی خێرخوازیەیە کە ئەوان نەبن بچینە ئاوارەکان کۆمەڵێک تووشی کۆمەڵێک شت بن لە شار و شارەچکانی هەرێمی کوردستان بۆیە ناکری ئێمە هەموو شتەکان بێخنە ژێر کێفی ئەوەی کە هەموو ڕێکخراوەکان سەر پارتە سیاسەکان لە هەرێمی کوردستان بۆیە تکام وایە با کاک جەباریش
بازە شتێک بکە کە بەڕاستی لە شاری سلێمانی لە کوردستان دوو کاری باشیان کردی بەڵام لایەنە سیاسیەکان گیان لێ ڕانەگرتبی ئێمە بانەین ئێستا ململانێ ئەوەی فران لایەنە سیاسی خێڵە چینیان ئەمە باز لە بیری خێڵە چی بکەین کە هەمووشمان دەزانین ئامانجی تیرەی ئەم قسەیە بۆچێ دەگەڕێتەوەش. بەڵێ زۆر چاکە حەز ناکەی ئەگەر لە ئێستادا کاک نزار ڕێکخراوەکان تووشی جۆرێک لە سستی و جۆرێک لە خامۆشی هات بن بۆ ئەمە ینی کۆمەڵێ دەشیانی کۆمەڵی هۆکاری مەوزوعی هەبێ بابەتی هەبێ بە تایبەتی ئەو قەیرانە ئابوووریە کە خۆت دەزانی بەشێکی زۆری ینی پێکاتە سیاسەکانی ئەم هەرێمەش ینی گرفتار و تووشی ینی داڕوخان کردووە ئاسایی نییە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە ئەم دۆخە خراپە ڕنگدانەوەی بەسەر ئەمانیش هەبێت و بەشی وێژی کاتی ینی سروشتی ئیشی ئەمانی ژانی پەک بخە خۆی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە ئەساسە کە دروست بوو بۆ ئەوەیە کە ئەو شتە ئەگەر بەرەو ئەوە هات کە ڕووبا نەهێڵێ ڕووبا واتە تۆ ئەگەر لافایەک بەڕێگاوە بوو نابێت ڕابکەیتە سەر بەرزایە گەبێت دیوار دروستکەی لە بەس ناکە ئەمەی کە هەیە لە هەرێمی کوردستان لەوە گەورەتر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بتوان بەری پێ نا لە هەموو دنیاە ئەم شتانە هەبووە بەڵام عەقڵ و مەنتیق هەبووە و بەرپرسیارەتی هەبووە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەبووە چارەسەری کردووە لە ئەمریکا ئەزانی چۆنە ئێستا ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەیە رووسیا کە کێبڕکێکی گەورە لەگەڵ ئەمریکایە کە دایمە منافزی سیاسی ڕێگای پێ رووسیا یارمەتی و ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی بکە هینیشی لە ناکە گومانیشی ناکە بەڵام ئێمە ئەگەر باسی پارەی دەستداوی خەڵک بکەین و بەڵگەوە کەسێکی ناو دەسەڵاتدارەوە باسکە و برادێرەمان لە هەولێرەوەڵێ ڕقی سیاسی و حەقد و یەک کۆمەڵ ها لە گیرفانیان ناهین هەیە تۆمەتی حازر بەدەست یەکسەر ڕێژێت و پێ دەڵێ من کەسێک کە جێگیری ئەنجومەنی وەزیران بۆ لە بەغا لێرە سەرۆکی حکوومەت بووە ئەوە قسە بکە ئەندامی مەکتەبی جێگیری حیزبێکی سکرتێری باڵا دەست بۆ لە ئەمە تۆمەتی سیاسینی ئەمە واقعەکە کە بەڕاستی لە ڕقی جەناب تۆ دەرچووە بەڕاستی لە پەرلەمانە باسی پارێزە ئەو یەکسەر باسی جملەیەکە کاوکو ئەم برادەرە کاگنە شیروان بارزانانی هەر قسەیە بکە لای ئەم هینەیتر ئەمە تەواوە ئەمە ئیتر گومانی تیانە مادەم ئەو وای گوتووە وتێتی یەک دینارمان ڕەوانە نەکردێتە تەواو مانای وایە کاک سیروانجان مادەم سیاسیەک لە سیاسی بیر بکەنەوە قسە بەڕێزی من مادەم کاگنێچی قسەی کردووە من قسە لە جیرفان دەربێ منطقی جەناب مادەم کاگنێچی پێتان وایە هەر کەسێک دژی ساڵاگوانە ئەم چالاکوانە ئێوە دروستاکە لە شاری سلێمانی بە هەزارانەوەی لە وڵاتەتان پەروەردەکرد بە سەقەتی تکام وایە من نەبەرگری لە جیرفان بارزانی دەکەم نە ئامادەشم بەرگری لێ بکەم بەڵام ئەوە واقعەکە تۆ قسە لە جیرفانی خۆ دەردێنی کەی قەیرانی ڕێکخراوە دارایەکان بە ئێمە چارەسەر دەکرێت بەڕێزم ئەوە کەی کاری ئێمە قەیرانی دارە ئەوە کاری لایەنە سیاسەکان و کاری حکومەتی هەرێمەکان لەسەریان تەکلیفێ لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەکرێت فعلەن یان ئەم تەکلیفیان ئەم ئیشە یان ئەم وەزیفەی ئەوان نییە بستنە ئەوەی کە تەحملی بکەن کاکەجان لە هەر شوێنێکا خواری هەبوو ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئامادەبوونی هەبێت ئەم قەیرانە نەهێڵێ بام لە کوردستانە خۆ وەکو کاک هینیش باسی کرد تازە فەزایەک نەماوە هەمووی بە فەزا هەمووی بۆ شارن کاک سامان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەبێ ئامادە بێ بۆ هەموو پێشاتێک یعنی وەزیفەی کۆمەلگاکانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە کە چێتە ژێرباری مەسئولیەتی هەر ڕووداوێکە دێتە پێشەوە قسەی هەبێ لەسەر هەموو پنتێک خۆی ئێمە لە کوردستان بڵین چۆن زۆربەی زۆری ئەو چەمکانی کە بەکارهێنرێت شێواوە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش دیسانەوە کە بەکارهێنرێت زۆر بە باس ئەکرێت و شێواوە ئەوانە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی یعنی بەس ئەوە نییە کە لە مەجالە سیاسەکە ئیشەکە من ڕێکخراوەکەی خۆم ڕێکخراوی کوردمات هیچ احتیمامێک نادەین بۆ پرسە سیاسیانەی کە سیراعی بینی حیزبەکانە لە مەجالی ژینگەی شەکەی لە مەجای مناڵانی بێ باوکو نەخۆش و لە گەشەپێدانی وشیاری کۆڕ و سیمینار و بۆ گەنجانەوانە ینی بەلای منەوە ساڵی پار 50 کیلۆ پیل و پاتری ژەهراویم کۆ کردوتەوە لە لای من زۆر لەوە مهمترە فڵان وەزیر دەست بەکار بێ فڵان مەکتەب سیاسی چیەکە فڵان چیەکە بۆ لەبەرەوەی ئەم ژەهرە بۆ ماوەی 50 ساڵ خاکی کوردستان پیسەکات یعنی احتیماماتی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی جیاوازە لەوانەیە ڕێکخراوەکەی کاگنزار احتیماماتێکی هەبێت لە مەجالی سیاسا کاک سیروان بە مەجۆرێکی تر زانی لە فەڕەنسا لە کاتی لافاوەکە ڕێکخراو هەیە گەڕێ بەدوای ئەوەی هەندێک لەو ئاژەڵە ماڵیانی کە بوون بژێر لافاوە ڕزگاریکەن و ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی شەوەیەک لە ڕێکخراو بەنەبانگەکانیش یعنی ئاژەڵیش بەشێکە لە مجتەمەعی مەدەنی ئەگەر تۆ بیپارێزی
لە کوردستان چونکە شتەکان هەمووی تێکچووە ئیتر هەمووی قەبە کراوە و گەورە کراوە و ئەوانە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی وەکو وتم بریتە لە حەلقەی گەێنەر خەڵک کێشەی چی هەیە خەڵک کێشەی نەبوونی مەعاشی هەیە ئەبێ ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بیگەێنێ بەدەسەڵات خەڵک کێشەی بێکاری هەیە ئەبێ ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بیگەێنێ بەدەسەڵات پێی بڵێ لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک یەک قەوسیش لێرە لە لای من دەسەڵاتی هەولێر و سلێمانی و دوهۆک و هەڵەبجە هەموو یەک شتە هیچی فەرقی نییە يعني أبي خلق بيت أما بجهني بدأ صلاة ورخراوة كان أما بجهن بدأ صلاة ولا لايني كي ترى خلق بيويستي بويا خدمة جزاري بو بكريت خلق كهربائية لهوليرني بلدهوجني بلسليماني بلهلبجني بيوني بارتيوكيتي ونيا هاولاتي هري كردستان بيويستي بأو كهربائية وأنا أبي رخراوي كمالي مدني لأست همو أمانة كشكان بنوسيد ڕێکی بخە ئاراستەی لایەنە پەیوەندی دارەکانی بکات و بیکاتە ئەمی کردووە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە شێوەیەکی گشتی لە قۆناغێک لە قۆناغەکان یانی ڕاستیە ڕێکخراوەکان ئێمە باڕولیشان ینی بە کەم وەرنەگرین زۆر ڕێکخراوەی ئێشی زۆر باشی کردووە مەسەلەن لەم سلێمانی مثلا CDO هەیە لە مەجای پەنابەرەکانە لە ڕاستیە بەشێکی زۆر ئەرکی خسۆدە سەرشانی خۆی ئەبینیت هلا حتى للروتينات شا مثلا كم والله دهناني كردوا روحاني روتيني إداري شنو يشتوا له ولا رخراوي باو ولا شو أنا كانت له دهوك رخراوي هاري كار وهنديك رخراوي تلي هلبجي الشهيد دوري أنا بقول لك بارز قاعد كردني هلبجا للراسية ومبادري زوج جواني أنا كردوا كم والله خلكي برز لبين كونفرنس كردوا من علي ونبو كم والله إيش أنا كردوا بهاوكار اللي قبل دزجاي ترى من رشبيني من الراسية لمشتانا وبباك جراوندي بون منبون وعيش قصن أكمل سر موضوع كين بيه إما لهرين كردستان الراسية كيش مان هي كيش سياسي مان هي حزب كان بيك وناقول جين أم حزبانا كم والله سر كردان هي هیچ باکی كان بخلكي هرمي كردستان يلا ألفي وبيائي وقرفتيان هيا وهالجيش تتينيان لين جاية كينوا ورقيان لويا مثلا بون من أم مؤسسان وأم صلاة بشوي كتبيعي بالروا ما دام سيادي قانون لهرمي كردستان لجر برسيارايا وكم كرتي للسيادي قانونها هي وهاولاتي وما في هاولاتي وكويك يكسانية وكملك قرفت من هي لهم مجال كان جيانا لراسي كواتم مجتمعي مدني جناتواني يعني مجتمعي رخلاو كان يكون مدني أما أوي أبيت ولا فضايا قانوني إيش بكي بون منا إما جن أكو جل لمولاته تو ببنابري بو دزجاي كي بوليسي بلي كاك برز دزجاي أمني ئێمە ئەمانەیە تۆ ئەم بکوژە دەستگیر بکەیت بەڵام لە بەرامبەر دەستگای ئەمنی نەتوانێت بەو جیهەتەش بوێرە کە ئەم بکوژە داڵدەی داوەتەوە ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی چی بکات مثلا من خەڵک ئەبینم ئەمری هەیە لە لیستی ئەوانەی کە مستەشارن و پێویستە بگیرێن ئەم شاری سلێمانیە لە پاڵ گەورەترین بەرپرسی ئەمنیا دانیشتووە وێنە بە شانازیەوە بڵاو بکاتەوە لە هەموو کوردستانە مستەشارەکان هەندێکیان بە شەهید نووسراون هەندێکیان معاشی گەورەیان هەیە هەندێکیان خەڵکیان هەیە مجتەمەعی مەدەنی ڕێکخراوەکانی داکۆکی کار لە ئەنفال و لە کیمیا بارانکراوەکان چەندین جار ئەم کەیسیان جوڵان خەڵکی گەرمیان هەموو مانگێک ئەم ساڵای کێشە دیارە ینی پێویستی بەوە نییە ڕێکخراوی کۆمەڵ مەدەنی ئیشی لەسەر بکات لەوێ پێویستی بە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هەیە کە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیە بەلوەری ئەم کێشانە تەنظیمەکە هاوکاری هەم حکومەت ئەکا هەم هاوکاری خەڵکەکە بۆی بیان گەێنێ بێک ئەم کێشە چارەسەرکە بەڵام لە هەرێمی کوردستان حکومت کۆمەڵێک شت هەیە نایەوە چارەسەریکە کۆمەڵێک شت هەیە ناتوانێت چارەسەری زۆر باشە کاگ سیروان هەست ناکەی بۆ زیندووبوونەوەی کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی باشتر وایە بە شێوەیەشی گشتی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی جیا ببنەوە لەو کێشە سیاسیانەی کە لە نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا هەیە ئەمە خاڵی سەرچیە وەکوتم و دیسان دێمەوە سەر ئەم خاڵی کاک سامان زۆر جوان ئاماژە پێکرد کۆمەڵی ڕێکخراو و کۆمەڵی مەدەنیە لە بواری ژینگە و تەندروستیوانە بەردەوامن ئەمانە ئێستا سەردەمی تەخەسوسە هەر ڕێکخراوەک لە بوارەکەی خۆی بتوانین ڕۆڵ ببینێ ڕێکخراوەکەی من ڕاپرسی و کار لەسەر ڕاپرسی و سیاسی دەکات کاک شۆڕش بۆ زانیاری بەڕێستان کامان مکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی سەرجەم لە سیاسەکان وەڵامی ئەم ڕاپرسی ئێمەیان داوەتەوە دەزانی ئێمە لە مانجیەک ڕاپرسیمان کرد بۆ ڕێفراندوم ئایا دەم خەڵک لەگەڵ یاننا 186 خەڵک لەگەڵ بووە دەزانی سێ ماک پاشەنجێک کە کێشەی سیاسی لە هەرێمی کوردستان زیاتر زەق بووە بۆ 176 واتە خەڵک بێزارە لەم ڕۆژەی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوە کاری ئێمەیە دەبی بەلایەنە سیاسەکان بنێن خەڵک لێتان بێزارە خەڵک ئیتر بەرگە ناگری خەڵک بەرگەی بێموچەی گیر خەڵک قوربانی ئەوەدا کە شەڕی داعشمانەیە هەموو ئەمانەما قوبوڵن لە پێناو یەکشت لە پێناو گەورەی و بەرزی خوێنی شەیدان و پێشمەرگەیە کە دەڵێن مادەم ئەوان لە بەرەی جەنگن و ئامادە قوربانی بدەن لە پێناو ئەو خاکە بەڵام با ئێمەش بەرگە بگرین بەڵام خەڵک لەلایەنە سیاسەکان بێزارە خەڵک لە دروی لایەنە سیاسەکان
خەڵکیەکان بێزارە ئەوەندەیان درۆکردی لەگە خەڵک بە ئۆپۆزیسیۆنی پێشوو بە دەسەڵاتی ئێستا بە هەمویانەوە هەموو شتیان دەودا ئۆپۆزیسیۆنی پێشوو دەیوت ئەگەر لە باتی ئەو نەوتە ئاوا بفرۆشرێ ئێمە دەژین دەسەڵاتی دەیوت ئێمە لە پێناوە کۆمەڵێک موچە دەین بە خەڵکو بەبێ ئەوەی کە کاریش بکە بەڵام بینیمان ڕەوشی کۆمەلگا ڕۆژ بە ڕۆژ وەرە خوراتر دەچێ بۆی ئەوە کاری ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەست نقطەکاندا بنین کە بەڕاستی ئەمانە کەم کوڕین ئەمانە هۆکارن دەبیت چارەسەر بکرێن بەڵام ئەگە ئێمە بێن و تەنها بەوەی کە ئاراستەی خۆمان ئێمەش ببین بە بەشێکی لایەنی سیاسی دیسان دەڵێمەوە ئێمن ئەگەر لە ئایدۆلۆژیای لایەنێکی سیاسی مەیە پێش هەموو کەس بەرپرسیارێک دێخمە سەر ئەو لایەنە سیاسی کە من ئایدۆلۆژیام و ڕۆژێک لە ڕۆژان دەنجی پێدەدەم بۆیە ئێمە ناکرێت بەو عەقڵە داخراوە ڕۆژانە بێن بیر لەوە بکەینەوە کە لە هەرێمی کوردستان تشتێکی وانە بگۆزێرێ و ڕێکخراوەکان ڕۆڵیان نیە نا ڕێکخراوەکان ڕۆڵیان هەبووە ڕۆڵی باش دەجێڕم بەڵام دیسان دەڵێمەوە ئەوانەی کە تا دوێنێ بە پارە کاریان دەکرد ئەمڕۆ وجودیان نما ئەو ڕێکخراوانە بەردەوامن کە لەسەر شانی خۆیان و بەعاقلی و بە منطقی لە کاری ڕێکخراوەی گەویشتن بۆی ئێمەش بە بەردەوام دەبین لەو کار ڕێکخراوەیان بۆیە دەبی ئێمە سەر تاسەری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەوانەی کە ئاکتیڤن و کە سیاسین و کە لە بوارەدا جێگیرن دەتوانن بەیەکەوە بتوانین یاداشتێک بەیەکەوە بتوانین فشارێکی مەدەنی زۆر دروست بکەین و مان بگرین بۆ ئاسایی نەبی یەک مانگ لەبەردە پەرلەمان ببینینەوە زۆر ئاساییە بێن لەبەر پەرلەمانی لەبەردەم سەرۆکایەتی پەرلەمان یاخود باشتر بڵێم نووسینگەی پەرلەمان لە سلێمانی ببینینەوە زۆر ئاسایی ئێمە بەڕاستی داوا لایەنە سیاسیەکان کە ئیتر بەسە ڕاستە پەرلەمان خۆی کاران نەبووە پەرلەمان کاتێک کارا دەبی کە فازل میرانی و محەممەد تۆفیق ڕەحیم و لە هەموو لایەنە سیاسیەکان مەلا بەختیار لەناو پەرلەمان بن ئەو کاتی پەرلەمان کارا دەبێت بەڵام پەرلەمان کاتێک بەدەستی لە مەکتەبی سیاسی پارتە سیاسەکانەوە بێهاجیز کارا نابێت تۆ لە مەکتەب سیاسەکانەوە بڕیا بەسە پەرلەمان بسەپێنی ئەمە بڵێ ئەوە بکە کۆبنەوە بکە کۆبنەوە مەکە بۆیە بۆ ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان گەیشت ئەم قۆناغا کە کۆمەڵێک بێژەری ڕاگەیاندنا و ڕاگەیاندەکانی کرد بە پەرلەمانتار بۆیە کاری ئێمە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوەیە بەڕاستی فشار دروست بکەین بەسەر لایەنە سیاسەکان فشار دروست بکەین بەسەر بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان دیسان دەڵێمەوە حکوومەتی هەرێمی کوردستانی فریشتەیەک نییە هاتی سەر ئەم دنیاە پڕن لە کەم و کوڕی بەڵام بۆچی لایەنە سیاسەکان قسە ناکەن کە بەشدارن لە حکوومەت کە ئەوانیش وەکو خۆ لەسەرەتا ئاماژەت پێکرد ئێستاش پێشیان لە ئۆپۆزیسیۆن و پێشیان قسەیە بەڵام دەبی لە بەشدارن لە حکوومەت دەبی ئەوان بێ قسە بکەن ئیتر بۆ خەڵک ڕوونکەنەوە ئەمڕۆ وەزارەتی سامانە سروشتەکان سێ پەرلەمانتار دا بە دادگا پەرلەمانتارەکان وڵامی داتەوە بووە بە شەڕە چەقەیەک لە ناو ڕاگەیاندەکانە ڕۆڵی پەرلەمان ڕۆڵی وەزیرەکان تەنها بوو بە شیکارێکی سیاسی لە ڕاگەیاندەکانە وەکو ئێمە قسە دەکەن وەکو خەڵکی شەقام گرەیانەیە چۆن دەبی سەرۆکی حکوومەت و جێگر وەزیرەکان وەکو بوون و خەڵکی ئاسایی قسە بکە دەبی ئەوان بێن دەست سەکەبوو کوڕیەکان دابنێن چۆن دەبی لە ناو وەزارەتی لە ناو خوێندنی باڵایە بڵێن کۆمەڵەکەم و کوڕی وەزیری خوێندنی باڵا وەکو قوتابێکی کۆلێژ قسە بکە بۆیە کاک شۆڕش و برادەران پەیامی ئێمەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەبێت لەو عەقڵە دەرچین ئێمە هەر ئایدۆلۆژیایەکی سیاسیە لە کۆمەلگای ئێمەدا ئەو ڕێکخراوانە چەند زۆر بوون و چەند کارابن و چەند کارا نەبن هەوڵ بدەن کۆ بکرێنەوە بتوانین فشارێکی بەهێز دروست بکەین زۆر چاکە کاک نزار بەر لەوەی قسە بکەین لەسەر ئەوەی کە جارێکی دیکە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی چالاک ببنەوە لە خزمەتی ئەو خەم و خواستە مەدەنیانەی کە کۆمەلگە هەیەە وا چاکتر نیە ئەو ڕێکخراوانە ئیش لەسەر ئەو بکەن کە وێنەی شێواوی خۆیان لەناو کۆمەلگا چاک بکەنەوە هەز ناکەی لەناو کۆمەلگادا ئەم ڕێکخراوانە زۆر لەژێر پرسیار و وەخاڵی ئیستیفادەیان کاک شۆڕژان ئەو ڕێکخراوانە نە لەژێر پرسیاران و نە لەژێر گومانان ئەوەی کە گوماناوی بێت خۆی دیارە ئەوەی کە حیزبێ دروستی کردووە و حیزبێک تەمویلی ئەکا و ماگانەی ئاتی و نەسری ئاتی وەکو حیزبەکان نەماوە بۆچی لەبەرەوەی هیچ شتێک نەماوە ئێستا تو باسی ئەم کاڵی نەماوێ مەبەسی لە ماگانەکەی نەماوە ماگانەیان هەبوو ئەم ڕێکخراوانە هەمووی ماگانیان هەبووە چۆن حیزبەکان ماگانیان هەیە بوو جیانە بووە ئەمایش ماگانەیە دوای ئەوەی کە فشارێ دروست بوو کە کاکە ئەمە کەی مانتیقە تۆ ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ماگانەی بیتێ بیکەی بە مەعاشۆر و موچەخۆر کە لە ئەساسا ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوێکە قانزاج نەویستە و بۆ قانزاج کار ناکات تۆ چۆن ئەیکەی بە مەعاشۆر و موچەخۆر و بارەگای بۆ وەگری بە
وەرەقە و ئەمەی بووەکەی هاتن چیان کرد کردیان بە فەند یان تۆ کە پرۆژەیەکی دەبێت ئەم پرۆژێ چەند پارە وەرەگرێت ئەمەە پارە ئەیەن تەخسیزەکەن بۆ ئەو پرۆژەیە و ئەو ڕێکخراوە کاری خۆی بۆ پارەی ئەکا بام دیسان لەبەرەوەی ئەمە هەر حکومەتی هەرێم کردوێتی و هەم بۆ ڕێکخراوەکانی سێبەری خۆی کردوێتی دیسان بەبێ چاودێری دارایی 150 ملیۆن ئەیا بە تۆ بۆ تەمویلکردنی بڵین وە کۆمی کاکسیروان باسێکا ژینگە 100 درەختیان ڕوانوە بڵێ 50 ملیۆنی وەرگوە بەبێ چاودێری دارایی معنای دیسان ئەمانە وەکو ڕێکخراو کاریان نەکرۆ وەکو موچەخۆرێک کاریان کرۆ وەکو مستەفید بوون لەو تاڵانی و بڕۆ دزی کە لە بودجەی کوردستان داکراوە ئەم ڕێکخراوانە بەم شێوەیە کارکراوە اینجا لە ئێستا دەبا پێ بڵم ئەو ڕێکخراوانی کە پێشتر موچیان نەبووە پێشتر بە پێی پرۆژەکە پارەیان وەرنەگرتووە ئێستا بێجگەلەوەی کەوا بۆکو جاران لەژێر بە گیرفانی خۆیان کارەکەن وە فشاری سیاسیشان لەسەرە من نمونەی سلێمانیم هێنایەوە ئەم برادرە خستە سەر خۆی و بردی بۆ هەولێر و واوە من ئەڵم لە سلێمانیە بۆ ویسمان بۆ پارە دزراوەکان کەمپین بکەین نەیان هێشت و ئەم بردی بۆ لای کاگنیەچیر لە کاگنیەچیر وتێت یەک پارەمان نەبردوێتر مەرجەعەکە بڵێ پارەم نەبردوێتە تەواو لای ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بۆ شێوەیە ئاخر با قسەکەم تاواکەم ئەم ڕێکخراوانە پیان وایە کاگنیەچیر قسەی قسەکەی ئەوە بێ بە مەرجە لە کاتێکا وایە ئەم باسیەوەمان کرد کە ئێستا فشاری سیاسیشمان لەسەرە بێجگەلەوەی ئێوە لە لەسەر گیرفانی خۆتان کارتان نەکردووە ئێمە لەسەر فشاری گیرفانی خۆمان کارمان کردووە ئەمە نقطەی دووەمیشان ئێستا فشاری سیاسیشمان لەسەرە بێجگەلە سنووری ئازادیشمان یەکەم کراوەتەوە بێجگە لە فشارەکانی ئێمە جۆ ناینە هیچ جۆرە فشاری خۆمان نەکەینەوە دەڵێ من و تۆ بۆمان نییە سەر بۆ خۆیان قسە بکەین کە بەڕاستی ئەساس نییە دەبێت سەر گیرفانی خۆمان دەرنین هەڵێ ئۆپۆزیسیۆنی پێشووتێتی ئاو بفرۆشین بڵێ وایە ئەم وڵاتە بەس نوتی دەرنێنایە پێویستی بەم قەیرانە ناکرد ئەی کاگنیەچیر ناتە سەر تەلەڤیزۆن وتی دەنگم پێ بن من نەودێنمە ماڵەکانتان زۆر باش چی هێنا قەیران و داماوی کوڵۆڵی و داماوی هێنا ناو هەموو ماڵەکانمە تاریکی هێنا ناو ماڵەکانەوە آخر ئەمە بوو کاگنیەچیر ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی دیفاع لە حیزبی سیاسیەکە دەڵێم ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیم کاگنزار زۆر چاکە کاک سەمەن بەڕێزت ئایندەی کاری هێرش دەکەی دەسەر حیزبێکی سیاسی ئەمە عەقڵە سیاسەکەی تۆیە کاک سیروان بە یارمەتیت ئایندەی کاری ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستان هەم دیسان بەستراوەتەوە بە ئایندەی سیاسی هەرێمی کوردستانەوە ئایندەی سیاسی هەرێمی کوردستان هەتا لەبار بێت هەتا هاوسەنگ بێت هەتا زیاتر قانون بەرقەرار بێت هەتا زیاتر تەوافقە بێت لە بینی هێزە سیاسیەکان و فەزای مەدەنی زۆرتر بێت و دیموکراسی زیاتر بێت لە ڕاستیە کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی توانن زیاتر کار بکەن چونکە ڕاستیە لە ناو هەرێمی کوردستانە حکومەت قەبارەکەی ئەوەندە گەورە بووە هەم دیسان ئێمە سەر ئەوەی مەجالێک نەماوەتەوە زۆر جار ڕێکخراو کاری تیا بکات دەسەوی بۆ هەر شوێنێک بچووکەینەوە حکومەت ئەبێت خۆی تەرشیح بکات قەبارەکەی تا ئەو ئاستەی کە دەرفەتێک بێڵێتەوە بۆ بازار کە ئەویش دۆڕۆڵێکی گرنگی هەیە دەرفەتێک بێڵێتەوە بۆ ڕاگەیاندن بە هەمان شێوە و دەرفەتێکیش بهێڵێتەوە بۆ ناو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە بە کارتی پێنجەم حسابەت چونکە ئەم پرۆسەیەکی تەواوکاریە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان میساقێکیشمان هەیە لە ڕاستیە میساقی شەراکەت و گەشە سەندن لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و دەسەڵاتە گشتەکانی هەرێمی کوردستان لەناو ئەو میساق پەرلەمانی کوردستان مسادقەی لەسەر کردووە و ئەوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کردوتە شەریکی حکوومەت لە مەسەلەی بەرپرسیارەتی و بەرداچوون و هاوکاریکردنی حکوومەت لە بەرەوەچوونی پرۆسی گشتیە بەڵام بە گشتی ئەمە پێویستە بە جۆرە کار بکەین خۆماندا ببڕین لەو فەزا حیزبی ناکۆکی و سیاسی کە لەسەر ئەساسی تاریخ و ڕق و کۆمەڵێک بەرژەوەندی تایبەت و بەرژەوەندی شخصیە ئەبێ بەرژەوەندی گشتی بخەینە پێشەوە زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاک سامە ساڵح بەڕێوەبەری ڕێکخراوی کوردمان زۆر سپاسی تۆکەم بەڕێزم هەروە بەڕێز کاک نزار محەممەد چالاکوانی کۆمەڵی مەدەنی هەروە زۆرمانە بەڕێزەکەشم لە ستۆدیۆ شاری هەولێری خۆشەویست کاک سیروانکردی بەڕێوەبەری ڕێکخراوی ئاسوودا بۆ ڕاپرسی سپاسی تۆشەکەم کاک سیروانجان سپاس بۆ بینەرانی بەڕێزش سپاسانەکەم دەست